بابا ساجان تۆ بووپی لە 65 نوێنەر شۆڕشی ئەیلول بوویت لە واشنگتن بەڵێ ئەتوانیت پێم بڵێ علاقاتی ڕاستەوخۆی ئیداری ئەمریکی لەگەڵ شۆڕشی ئەیلولا دەبێتەوە بۆ کەی؟ وەڵڵاهی ئەتوانم بڵێم ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتەی تەبیعی پێش من ڕەحمەتی دکتۆر عیسمەت ماللی کە نوێنەری شۆڕش بوو لە هەموو جەیەکیان ئەتوانم تەنها نوێنەری شۆڕش بوو ئەو هەندێک پەیوەندی کردبوو بەڵام وا ئەزانم ئەوەی کە پێی برێ بنە و شێوەیەک ڕەسمی پەیوەندی شۆڕشی ئەیلول و مەلا مستەفا لەگەڵ بڵێن ئیدارەی ئەمریکی یاخود حکوومەتی ئەمریکی لەو وەختەوە دروست بووە کە ئێمە خەریکی بووین لە شەستەکانە ئەویش ینی کە بەراوردیەکەی بەم باڕوودۆخەی ئێستا کەوا ئەیبینین کەوا سەرانی شۆڕش سەرکردەکانمان بە ئاسانی جۆرج بوش و فلان و لەو ئاستە حرە بەرزە سەرکردەکانی دەوڵەتانی جیهانی ئەبینن ئەرز و ئاسمانی فەرقە بەڵێ دکتۆر بزات ئەتوانی بۆم تهدید بکە ینی ئەو هەوڵانەی ئێوە تا چەند ئەنجامی هەیە بۆ ئێوە توانیتان تۆ خۆت کە نوێنەری شۆڕشی ئەیلول بوو لە واشنگتن توانی و پەیوەندیەک لەگە ئیداری ئەمریکی دروست بێ بۆ شۆڕشی ئەیلول؟ پەیوەندی بەو شێوەیەی کە تۆ باسی یەکەی ئەتوانم بڵێم نە بەڵام با بە شێوەیەکی تر باسی بکەین مەسەلا من لەوێ هەوڵم داوە لەگەڵ بچووکترین کارمەندی وەزارەتی دەرەوەی ئەمریکا پەیوەندی بکەم وەلەو ڕۆژانە ئەوان هیچ نەوە ئاعترافێکیان بە ئێمە نەبوو تەنانەت من زۆر جار دەستیان ناوە بەڕوومەوە و توانێت تۆ ناتوانانی لە وەزارەتی خارجی ئێمە ببینی لە قاوەخانەیەک لە چایخانەیەک لە جێگەیەک یەکتری مادیوە داواشم لێکراوە کە مەسەلا ئەمە بڵاو نەکەمەوە بەڵام ئەوەی کە بڕی لەسەر ئەمە شتێک بنیاد نرابێت چۆن بووە مەسەلا من زۆریان هەیە مەسەلا وەکو جیمز ئەیکنس ئەمە مۆزەفێک بوو لە وەزارەتی خارجیە لە وەختا کە من دیم بەڵام ساڵانێکی پاش ئەوە بوو بە سەفیر لە مەملەکەتی سعودیە لەم ڕوانگەیەوە ئێمە شتێکمان دامەزرانە بوو هەندێک بە فرانک ئەحمەدیان هەبوو دەنزمۆریان هەبوو چیان هەبوو ئەمانە کە ئێمە دیومانن وە لە وەختێکا کە لە پلەی هەرە زۆر نەزمی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بوون بەڵام ئەمانە تۆزەکە گەورە بوون و ئێمەش بەردەوام لەگەڵیان خەریک بووین یعنی وەکو چۆنەڕی گەنجینەیەک دروست بوو لە پەیوەندی لە بینی ئێمە و ئەوانە کە لەوانەیە بۆ دوا ڕۆژ بۆ پاش ئەو کاتەی ئێمە سوودێکی هەبوو بێ کە هەندێک دەرگا بکاتەوە بۆ حرەکەتی کوردی و بۆ سەرکردایەتی کوردی و دیپلۆماسیەتی کوردی هێنری کێسنجەر لە بیرەوەریەکانی خۆی ئاباسیەوە کە پەیوەندی ڕاستەوخۆ لە نێوان ئیداری ئەمریکی و شۆڕشی ئەیلولا کە ڕاستی لە ساڵی 72 دروست بووە ئەو کاتە تۆ نوێنەر بووی لە واشنگتن ئاگا لە پەیوەندی هەبوو ئەنجا ئەمە زۆر سەیرە من تەسەوڕم کرد دکتۆر مەحموود هەن باس بکات چونکە خۆی جێکێ بۆ لە کاراکتەرەکان دەهێنا بەڵێ من بەڕەسمی نوێنەری شۆڕشی ئەیلول بووم لە ئەمریکا بەڵام وا دیار بوو ئیتیفاقیەکە کرابوو کەوە ڕەحمەتی ئیدریس بارزانی و دکتۆر مەحموود بێن بۆ ئەمریکا بە هیچ شێوەیەک نابێ من ئاگادار بوو ئەمە پاش 1-2 ساڵ دەهین کە من کە گەڕامەوە یعنی لە مەجلیسێکا بە پێکەنین و بەهینەوە باسمان کردوتیان وڵی ئێمە شتەکەمان ئاوا بوو زۆر ئیحراج بوو بۆ ئێمە یعنی تۆ 2 دەرگا لە ئێمەوە دوور بووی لە واشنگتن بووین بەڵام تەوزیم کرابوو لە سەرمان کە ئێمە نابێتەوە ئاگادار بکەین و تەنانەت نابێتەوە ببینین لەبەرەوە من ئەوان کە هاتن لە 72 و سەرەتای ئەم پەیوەندیە دەستی پێکرد من بە هیچ شێوەیەک ئاگادار نەبووم و داواکەش لە حکوومەتی ئەمریکاوە بووە من وا ئەزانم خۆی ئەمان گەڕێنێتەوە بۆ شتێکی تر ینی ئەوەی کە هەموو پەیوەندیەکانی شۆڕشی ئەیلول بە تایبەتی و پاشەوەش بزوتنەوەی کوردی یعنی تا ئێستاش دەتوانم بڵێم هەندێکی بە شێوەیەک دروست بووە کە نهێنێکی زۆر دایپۆشیوە
لە ئەوڵەوە ئەمان ترسیان لەوە هەبووە هەر ئەوەی کەوا ئێستش ئەمریکا ئەرێ من تەرەفێکی ڕاستە و خۆ نەبووم جا منەمە دوایی باسیەکەم لە مەسلەی شا یارمەتی کوردووە ئەوان نەیان ئەویست بە هیچ شێوەیەک ئەم پەیوەندیە دەربکەوێ چکۆ بەڕاستی پەیوەندی شۆڕشی ئەیلول ئەوەندەی من لێ ئاگادار بووم ئەوەندەی من لێ بزانم ئێمە مەسەلا ئەڵێن پەیوەندیمان لەگەڵ حکوومەتی لەگەڵ دەوڵەتی ئەمریکا هەبووە بەڵام لەگەڵ حکوومەتی ئەمریکا نەبووە ئێمە پەیوەندیمان لەگەڵ دەستگای مخابراتی ئەمریکا بووە کەسی ئای بووە کیسینگەر بەو شێوەیە تێکەڵ بەم مەوزوع بووە بە شێوەیەوە تێکەڵی نەبووە کە وەزیری خارجی وەزیری دەرەوەی ئەمریکا بوو بێ یاخۆ مستەشاری خەومی ئەمریکا بوو بێ کە ئێمە پەیوەندیمان لەگەڵ شا بووە ئێمە لە بەڕاستی زیاتر پەیوەندیمان لەگەڵ ساواک بووە ئێمە نیعمەتوڵڵا نەسیری کە وەختە سەرۆکی ساواک بوو لە ئێران و بە حکمی وەزیفەکەی و ئازانم جێگری سەرۆکی حکوومەت بوو بەڵام ئێمە لە هیچ وەختێکە لەو فترەیە کە من لە بەرپرسی ئۆفیسی تارانیش بووم هی شۆڕشی ئەیلول بوو 1-2 ساڵ لە هیچ وەختێکە ئێمە کەسێکمان لە حکوومەتی ئێران لە تاران نەدیوە تەنانەت ئەوانەی کە پەیوەندیان لەگەڵ من و لەگەڵ کەسانی ترا بووە و کە جەنابی مەلا مستەفا هاتووە بۆ ئێران ئەوانەی کە لەگەڵ ئێمە دانیشت بوون هەرە گەورەکەیان نەسیری خۆی بووە کە سەرۆکی چاواک بووە ئەوانی تر هەمویان لەو دەستگاوی نەبوون ئێمە پەیوەندیمان لەگەڵ غەیری شەخصی شاخۆی و نەسیری لەگەڵ حکوومەتی و مەسا لەگەڵ سەرۆکی حکوومەتان نەبووە لەگەڵ وەزیری دەرەوەی ئێرانە نەبووە ئەمە من وازارم یعنی یەکێ بۆ لە کێشە هەرە گەورەکانی هین و نەتیجەش کە ئەو نوع معاملەیەمان لەگەڵ کراکە کرا لە 75 کە بەڕاستی نە ئێمە بێدەرەتان بووین هیچمان بۆ ناکرا و زۆر کەسیش نەیەزانی چی بووە ئەوە بوو سۆتفە مەجلەیەک لە ئەمریکا شتەکانی دەرخست و دوای کۆنگرس بڵاوی کردەوە ئەجینا کەس بەو موامەرەی نەزانی کە لە دژی کورد کرا بوو بۆچی چونکە بەڕاستی پەیوەندەکانی ئێمە پەیوەندی وەکو شۆنڕی دیپلۆماسی نەبوو پەیوەندی سیاسی نەبوو پەیوەندی حکومی نەبوو ئێمە لەگەڵ دەوڵەتێکا هینمان هەبێ و دایمە هەموو شتەکان دیزە بە دەرخۆ ناکران کیسنجەر لە بیرەوەریەکان یا باز لەوە کاکە ئیداری ئەمریکی بە پێی فەرمانێکی نیکسۆنی سەرۆکی ئەمریکا هاوکاریی گەوری شۆڕشی ئەیلولی کردووە تەنانەت لەو ساڵانەی دوایی شۆڕشەکەیە ئەم یارمەتیانە گەیشتوتە حدودی 25 میلیۆن دۆلاری خۆی ئەوەی ئەوترێت وەکووتم کێشەیەکی تری گەورەی شۆڕشی ئەیلول ئێمە ئەمڕۆ ئێستا ئەوە جەنابتانەتانەوێت لەسەر شۆڕشی ئەیلول دۆکیومنتەریەک دروست بکەن لەوانەیە لە ئەنجامان نەتوانن بگەنە ئەوەی کە بەڕاستی لەسەر دەقی دۆکیومنتێکی زۆر بتوانن نەمیشە بکەن لە یەکێکی وەکو من لە یەکی وەکو دکتۆر مەحموود لە فڵان لە فیسا لە فلان ئەمانە یعنی ئەی بیستنەوە کەواهین بووە ئێمە مەسا ئەو وەختەی کە کاگدریس و دکتۆر مەحموود چوون بۆ ئەمریکا و 72 من هیچ گومانم نییە کە هەگەڕاونەتەوە شتێکی نووسراویان بەدەستەوە نەبووە کە سەرکردە گەورەکانی ئێمە لە ماخریانە دانیشتون لەگەڵ هین بێجگە لە ئیتیفاقیی واشنگتن ئەویش بۆ ئاشکردنەوەی پارتی وێچەتی بوو ئەجینا لەوێشە لەگەڵ ئۆڵبرایت وەزیری خارجیە وەختە ئەجینا لەوێشە هیچ دۆکیومنتێک نەبوو هیچ شتێک نەبوو ئێمە نەمانتوانیوە بە نووسرا و بە دۆکیومنت بە بەڵگە هیچ شتێک نیشان بین لەبەرەوە ئەمڕۆ کیسینگەر کە شتێک ئەڵێ تۆ بە بۆ چوونی خۆت بە لێکدانەوەت بە شێوەی مەعاملەکردنی ئەمانەی ئەبێ لێکی بیتەوە کە ئەو ناتوانێت بڵێ ینی ناتوانی وەکو بە کوردەکەی چۆن ناتوانێت بە درۆی بخەیتەوە ڕاستی بەڵام ئەتوانی بۆ چوونی هەبێ لە ئەوڵەوە بڕیارێکی وا هەبووە کە گوایە بڕی
16 ملیۆن دۆلار تەخسیس کراوە بۆ یارمەتیدانی کورد لە ڕێگای شای ئێران و حکوومەتی ئێرانەوە. ئەمە من تاکید لەسەر ئەمەکەم و دوایی باسیەکەین کە بۆچی من تاکید لەسەر ئەمەکەمەوە چکە ئەمریکەکان خۆیان زۆریان تاکیدیان لەسەر ئەمەکەەوە بەردەوام کە لەگەڵ ئێمە دانیشتن. و یەکێک لەو شتانەی کە کیسینگەر ئەتوانم بڵێم شارازی پێوە کردو توێتی ئێمە توانی ومانە لە شتێکی وا تێکەڵ ببین بەڵام بە کولفەتێکی زۆر کەم بکەوێت لەسەرمان. من خۆم لە بەرپرسی مەکتەبی تاران بووم لە شۆڕشی ئەیلولە، ئەزانم چ پارەیەک لە حکوومەتی ئێرانەوە ماگانە دراوە بە شۆڕش، ئەمە لە حکوومەتی ئێرانەوە هاتووە، چەندی پارەی ئەمریکا بووە ئەوە تاکید نییە، بەڵام من تەسەورەکەم ئەوەیان هەمووی لە ئێرانەوە هاتووە. ماگانە بڕێک پارەی زۆر کەم، ینی زۆر کەم ئەوەی کە باس ناکرێ بەڕاستی، ینی 100,000 دلار و 200,000 دلار وشتیوە کە هاتووە من وەرم گرتووە نردومە بۆ کوردستان بۆ شۆڕش. ئەمە ئەوە ناگەێنێ کە ئەوان 30 ملیۆن و 40 ملیۆن و هینان کرد بێ. تەنانەت بۆ ئەم مەسەلانە جۆنەتن ڕاندڵ ئەو ڕۆژنامەنووسی مەشهور کەوا لە خۆی لە پاریس دانیشێ، بەڵام دۆستی کورد و کتێبەکەشی ئاگادارن کە کتێبێکی نووسیوە. ئەو باسیەکە ئەڵێ شا بەوە کیسینگەری ترسان کەوا پێویستە لەگەڵ سەدام ڕێ بکەوێ، چونکە کولفەی ئەمە بە قسەی شا کولفەی لەوە دوای کامپینی ساڵی 75 و بەرەو دووە هی شۆڕشی کورد بەرامبەر بە سەدام لەوانەیە نزیکەی 300 ملیۆن دۆلاری تێبچێ و دوو فرقە لە جێشی ئێرانی ئەبێ بکەونە شەڕەوە بەرامبەر بە بەرەنگاری جێشی عێراقی ببنەوە. ئەمە ئەسڵ و ئەساسی نییە، چونکە زۆر چاک وەشا ئەیزانی ئەمە تەئسیر لە یەکێکی وەکو کیسینگەرەکە، چونکە هیچ ممکن نەبوو حرەکەتێکی وانهێنی پەیوەندیەکی وانهێنی کە لەگەڵ بجوونەوەی میلەتێکا کرابێ بە ئاگاداری کۆنگرێس بە ئاگاداری شعبی ئەمریکی. بەڕاستی ئەوە بوو لە جیهازی مخابراتی ئەمریکیەوە تەرتیب کرابوو، تەنها کیسینگەر وەکو شخصیەتێک بێگومان نیکسن خۆی کە ئاگاداری نەکە بۆ ڕێی جەمهور ئەجینا کەسی تری ڕسمی لە حکوومەتی ئەمریکا عێلاقەی بەمەوە نەبووە. هیچ ممکن نەبووە کۆنگرێس بتوانێ موافقت بکە بۆ 300 ملیۆن دلار بۆ کارێکی وە. شا زۆر زیرەکانە ئەمەی بەکارهێناوە بەرامبەر بە کیسینگەر بۆی قەناعەتی پێ بکە کە ئەوەی ئەیکا لەگەڵ کورد شتێکە ناچارە و پێویستیشە بکرێ. کیسینجەر خۆلی بیدەوەریەکانی ئەڵێ ئێمە ئاگەمان لە ئیتفاقیەی شا سەدام نەبووە کە لە جەزایر ئیمزایان کرد. ئەڵێ ئەمە بڕیارێکی شا خۆی بوو بڕیاریە. ئەڵێ حتا من لە سویسرا لەگەڵ شا کۆ بوومەوە و لە مەترسیەکانی ئەم بڕیارەی و ئەم هەنگاوی ئاگادارم. ئاخر وەکوتم ینی ئەبێ ئێمە وەکو بۆ چوون بۆی بچین. شا کیسینگەر کەسێکی زۆر نزیک بووە لە نیکسنەوە. نیکسن سەفەری کرد بۆ ئێران و ئەزانم کیسینگەری لەگەڵ بوو، سەلم خەیاڵم نەماوە. لەو سەفەرا بووە کە شا لەگەڵ نیکسن مەسەلەی هینی یارمەتی کوردی بەیان کردومە لە 72. ئێمە ڕاستە ئێمە لە هەموو دانیشتێکە کە کردومانە لە تاران مەلا مستەفا ئاهات بۆ تاران لەوێ لە جێگەیەکی تایبەت هەبوو، میوانخانەیەکی تایبەت بوو. دەبی من بە حکمی ئەوەی کە لەوێ نوێنەری شۆڕش بووم 24 ساعت تقریبی لەگەڵیا بووم لە دانیشتنەکانمان ئاهات نوێنەری ئەم جیژەکانە هاتن بەلامان لە یەکێکیان زیاتر بۆ من بەهین نووسیومە بە تاریخ و بەهینوماندا زۆر جێگا لە مەکتەبەکەما هەیە کە ئەوان بەردەوام یەک شتیان بە ئێمە وتووە
وتوانە ئێمە حەزەکەین ئێوە بزانن کە ئێمە هاتوین بۆ یارمەتی ئێوە لەسەر داوای شای ئێرانە و بە ڕەزامەندی دەوڵەتی ئێران هاتوین. ئەمە نەک جارێک دوو جار سێ جار چەند جار تکرار کراوەتەوە. مەبەستیان لەمەش ئەوە بوو یعنی ئێمە ڕۆژێک ئەگەر شا دەمی ئێوانەمەیان نەودووە بەڵام بە لێگانەوە تۆ بۆ ئەمەچی ئەگەر ڕۆژێک هاتوو شا بیری گۆڕی لەسەر ئەوەی کە یارمەتی ئێوە بدات یاخود شێوەی یارمەتێکەکەی گۆڕی یاخود سیاست و تاکتیکێکی کەیگر بەدەستەوە ئێمە تەنها تەرەفێکی جانیبین لە مەسەلەکە. ئێمە لە ڕێگەی ڕەزامەندی و داواکاری ئەوە هاتوین یعنی ئەو چی برێ ئەبێ ئێمە لەگەڵیابین. و من وا ئەزانم کێسینگەر ئەبەمەش هەوێت لە ئاخرێکە خۆی دوور بخاتەوە لە مەسەلەکە چونکە لە جەیەکە ئەڵێ من حەزەکەم ئەوە بۆ هین بکەم یاری ئەوڵا ڕەئی کیسینگەر لەسەر شا لەو فترەیە چی بووە ئەڵێ شا بۆ ئێمە لەو سەرکردانە بوو کە بە دەگمەن هەڵدەکەون هاوڕمانەیەکی بێمەرج وە سەرکردەیە کە دێگەیشتنی لە ڕەوشی جیهان تێگەیشتنی ئێمەی دەوڵەمەند دەکرد. ئەڵێ ئەو ئاستەنگەی ئەو ئاستەنگە ئەمە تەبی مەقسەدی وەرگەڕانی شایە لە مەسلەی کورد و ڕێکەوتنی لەگەڵ سەددام بە ئاستەنگی ناوەن ئەمە من هینێکە بەڵام ئێستا سەرچاوەکەم لەبیر نییەکە ئەڵێ ئەو ئاستەنگەی دروست بوو لە بەرژەوەندی شا و ئەمریکا بوو مەقسەدی ئەوەیە ئەو وەزعی کە لەگەڵ عێراق و بەعسا هەبوو شاش و عێراقیش و کوردیشی یەکلا ئەکردەوە کە بەرامبەری بۆستن بۆ دژی هین مەسەلە لێراتیە مەسەلە بەڕاستی مەسەلەی یارمەتی دانی کورد نەبووە لە ئەوڵەوە ئێمە ئەمانزانی کەشا دۆستی کورد نییە. شا هاتووە بۆ فترەیەک وەکو تاکتیکێک ئەیانەوێ کورد بەکاربێنن بۆ ئەوەی تەنانەت لێرە هەرە هەتا باسی ئەوەش هەیە لە هینەکەی ڕەندڵا باسی هەیە ئەڵێ هەتا ئیسرائیلیش لەگەڵ ئەمە بووە ئیسرائیل بۆ مەسلحەتی خۆی بۆ ئەوەی جێشی عێراقی و دەوڵەتی عێراقی مەشغوڵ بکە بە شتێکی لاوەکیەوە فریای ئەو نەکەون و لەگەڵ دەوڵەتانی عەربی هاوکاری نەبن دژی ئیسرائیل. ئەمانە هەمویان یەکیان گرتبوو لەسەر ئەوەی کە دژایەتی سەدام کرێن بەڵام لە ئاخریا ئەڵێ بەڵام شا یەکلایەنە ئەو ئاستەنگەی کۆتایی پێ هێنا و ناوخۆچێکەی چارەسەر کرد بەبێ ئەوەی بە کوردەکان نژبرێت. یعنی ئەمە بە دوو شێوە تۆتوانی لێکی بێتەوە یەکێکیان ئەوەیە شا گوێی نایە قسەی ئێمە لەوانەیە بڕین ئەو قسانەی کیسینگەر کە ئێلێ ئەڵێ من وەختی خۆی پێم وتووە ئەمە بە مەسلحەتی ئێوە نییە بڵێ مەسا شاگوێی لە ئێمە نەگرت هەروەکو خۆی دەست پێشخەری خۆی بوو کە ئەمە ئیشەی کرد لە عینی وەختیشا ڕێگای ئەوەی هەبوو جا چووکە لە جیەکی تریشە ئەڵێ مەقسەی ئەوەیە ئەمریکا و ڕێکەوتنی ئەڵێ ئەمریکا ئەڵێ نەوچێ ئەڵێ ئێمە مەجبور بووین لەگەڵ بەڵگەکانی شا یعنی ئەو بەڵگان و بیانوانەی کە هێنایەوە بۆ ڕاگررتنی یارمەتی لە کورد بڕیاری لەسەر بدەین و ئاگادار بین. یەکێکیان ئەوەیە کە حرەکەتی کوردی و حرەکەتی پێشمەرگە بڕین بەرامبەر بەجێشی عێراقی لاوازە بینرا لە ساڵی گوایە ئاخری 74 بیدای 75 جا خۆی لێرە شتەکان تۆزی تێکەڵە بێ بەڵام ئێوە لێرا من مەجبورم هینی بکەم مەسال لە سەرەتای 75 ئێمە لە تاران ڕۆژێک لەگەڵ ڕەحمەتی ئیدریس بارزانی و دکتۆر مەحموود و منیان لەگەڵا بووم ووا ئەزانم نەسیریشمان لەگەڵ بوو سەرۆکی ساواک بردیانین بۆ جێگەیە کە هەرچی سەرکردەی سوپایی ئێران هەیە لەوێ حەزر بوو. ئەمە بە مەبەستی چی بوو؟ بە مەبەستی ئەوە بوو کە ئێمە خۆمان ئامادە بکەین بۆ کامپینی سەربازی تازە دژی حکوومەتی سەددام بەهاری 75 ئەمە لە کاتێک هایە کە ممکنە پاش چەند ڕۆژێک چەند هەفتەیەک ئیتیفاقی جەزائیر
دروست بووە. لە عینی وەختا ئێمە لە تاران دکتۆر مەحموو ئاگادارە من و دکتۆر مەحموو چەند جارێک ئەو نامانەمان ڕێ خست کە بۆ کیسینگەرمان نەنات بڕیا داوامان کردبوو مەلا مستەفا داوای کردبوو کە بچێ بۆ ئەمریکا کیسینگەر ببینێ ئەوان چوونی مەلا مستەفایان ڕەت کردەوە کە نەبێ مەلا مستەفا بێت لەوە لەگەڵ دوایی لەسەر ئەوە ڕێککەوتین تەقریبە کە وەفدێک بچێ وەفدەکەش بریتی بوو لە ئیدریس بارزانی دکتۆر مەحموو و قەراریشاندا کە منجی لەگەڵیان بچم بەڵام تەبیعی لەو دەوروبەرا بوو کە ئیتیفاقی جەزائیر پاش چەند ڕۆژێگیر بوو ئیتر ئەمەش یعنی و گشتێ سەر و نوگوم بوو ئەمانە هیچی نەکرد مەقسەم وەیە تۆ ئەمانە ئەهێنیتەوە کیسینگەر لە هەموویانە ئاگادار بووە ناتوانێ بڵێ ئێمە ئاگادار نەبووین لەوەی کە شا ئەمەی کردووە بەڵام ڕەنگە بتوانێ بڵێ ئێمە نەمان بەڵام ئەڵێ ئێمە لەگەڵ ئەم بەڵگانە بووین کە شا دایناوە چونکە ئەڵێ وتوێتی کوردەکان پێیان ناکرێ وا لێرە ئاباسی ئەوواکە ئەڵێ ئەوان وتویانە ئەبێ کۆنگرێسی ئەمریکی 300 میلیۆن دلار تەرخان بکە بۆ ئەم کامپینەی کە ئێمە ئێمانەوێت لەگەڵ کوردەکان بکەین ئەبێ ئێران دوو فرقەی ئێرانی جێشی ئێرانی بێنەتەینەوە چونکە بۆ ینی بۆ تاریخ ئینسان بیڵێ تۆپی حوت سەر و ئەم هێنانەی 75 ملی بژێڵێن لە کامپینی 1974 ئێرانەکان لە حدودەوە ئەتوانم لە ناو ئەتوانم بڵێم لە ناو حدودیشەوە مواقع عێراقیان بۆ ئێمە بۆ بۆمبارانە کرد ینی تێکەڵبوونێکی دێشی ئێرانی هەبوو لە مەسەلەکە بەڵام شای ئێران ئەمەی هێناکردی بە بەڵگەیەک بۆ ئەوەی بیکە بە بەهانەیەک بۆ ئەوەی ئەم ئیتیفاقیە لەگەڵ سەدامان ڕێک بخە ئەمانەی هێنایە پێشەوە کوتم زۆر شاگەیزانی کە کۆنگرێسی ئەمریکی 300 میلیۆن دلار بۆ شتێکی وا تەرخان ناکە وەشاژ لەوانەیە وتوێتی من مەجبور نیم چونکە ئەمە ئەبێ بە کێشەیەکی زۆر گەورەتر و ناوچەکە ئەگرێتەوە و هین و ئەمانە سێ هەمیش ئەڵێت تەبیعی شا وەکو شای دەوڵەتێکی خاوەن سەروەری حەقی خۆی بوو بڵێ من لەم ئاستەنگە یاخود لەم هینەی کە تێکەوتوم پچمە دەرەوە و ئەتوانم ئەم ئیتیفاقی ئیمزا بکەم یعنی لێرا من مەبەستم چی بوو ئەم تەفسیرە هێنایەوە کیسینگەر ئاگاداری ئەم شتانە هەمووی بووە بەڵام عەجەبا دانیشتوون وەکو تۆڵی دانیشتن بەڕێکەوتن قەرار بدەن کە هەردووچیان ئاوا لە کورد بکەنیان نا ئەمە نازم بەڵام کیسینگەر ئاگادار بووە ناتوانێت بڵێ ئاگادار نەبوو ئەمە بەڕێی من بەڵگەکانیش بەڕاستی واڵێن کیسینجەر هەر لە هێنەکانی خۆیان نووسیویتی پێشە تۆ بەس 300 میلیۆن دلاری شاو کرد ئەمە بینینەوە بەڵێ کیسینجەر لە مزەکراتەکانی خۆیان لە تازەترین تەبعەیان نووسیویتی ئەڵێ بە 16 سی 1974 بارزانی دوو ئەگەری خسە بەردەمی ئێمە یعنی خسۆتە بەردەمی ئەمریکا یەکەم یان 180 میلیۆن دلاری بدرێتێ بۆ بەدەستێنانی حکومەتی زیاتر ڕاستەقینە لە کوردستانە یان 360 میلیۆن دلاری بۆ تەرخان بکرێ بۆ دروستکردنی ژێرخانێکی زۆر باش بۆی ئالانی استقبالەکە سەر خۆی ڕابێنێ کیسینجەر وڵی ئێمە هەردووشیمان ڕەت کردەوە چۆ شای ئێران هەرگیز بۆ ڕازی نەدەبووکە عێراق حکمی ذاتی بدا لە کوردەکان ئەم بەشەیان ڕاستە بەڵام ئەو بەشەی تریان ینی تۆ باسی ئەو 300 میلیۆنە وکەیت ئایا ئەو پێشنیاری بارزانی خۆی سەبەبێت نەبوو بۆی کە ئەمریکا بەخۆ کاکە وشار چاو لە بێ ینی من تەبیعی ئەوەندەی کە تێکەڵ بووم لە شۆڕشی ئەیلول لە ئەوەندەی ئەقلیەتی ئەو وەختی شۆڕشی ئەیلولم خوێنەوە قلێتی خۆمان خوێنەوە وەکو باسم بۆ کردی یعنی بەڕاستی ئێمە بزوتنەوەیەک نەبووین لەسەر پلان و لەسەر ڕێکخستن و لەسەر بەرنامەیەک و هین کارمان کرد بێ بەسەراحەت ینی من وازام هەموو کەسی ئەمە پێڵێ لەبەر ئەوە من ئەمەی کەوا ئەوترێ مەسلەی وە بزات 360 میلیۆن و لەوێ ئەوەنە و لەوێ ئەمەنە بەڕاستی من ناچێ بمێشما ئێمە کە دانیشتوین لەگەڵ ئەمریکیەکان و دانیشت هەبوو دایمە هەرچەندێ داوامان بکردایە تەبیعی کارێم دانیشتوین لەگەڵ ئەمریکیەکان مەبەستم بەڕاستی دانیشتن لە تاران لەگەڵ ئەمریکیەکان
لەگەڵ شخصی مەلا مستەفا ئیتر لەو حاڵەتە من لەوێ بووم دکتۆر مەحموود لەوێ بووە ممکنە کاگیدیز لێوێ بوو بێ ممکنە کاک مەسعود لێوێ بوو بێ ئەمانە دائما مشت و مڕ و گلەی ئەوە کراوە مەلا مستەفا گلەی ئەوەی کردووە کە وتوێتی من بەم شێوەیە ناتوانم بەرەنگاری سەدام و قوتی سەدام ببینەوە چونکە ئێران تۆپمان ئاهاتێ بەڵام گولەکانیمان نائاتێ فلان شتمان ئاهاتێ بەڵام زەخیرەکەیمان نائاتێ ئێمە دەستمان زۆر کورتە ئێمە ئەومان بۆ ناکرێ ئێمە ئەومان بۆ ناکرێ ئێمە ئەومان بۆ ناکرێ ئەم شەڕە بەم شێوەیە بەڕێوە ناچێت ئەمە زیاتر گلەیی و گازندەی مەلا مستەفا بووە کە من ئاگام لێبێ کە کردوویەتی لە هین ئەجی نامەلا مستەفا دانیشت بێ لیستەیەکی بۆ ئەمریکا دانابێ و داوای ئەوەنگە مەبلەغی کردبێ ئەمانە یاخود من ئاگادارینویم یاخود من بەڕێی خۆم ڕەنگە بنەمایەکی ئەو توی نەبێ دکتۆر باشە بەڵام مەلا مستەفا خۆی ئەم حەقیقەتانی زانیوە حقیقەتەکانی شای زانیوە شا اعتراف بە حکمی ذاتیش ناکا حتا بۆ کورد بڕۆی خۆی کوردی هەیە مەڵێ زانیوێتی کە شا ئەمان بەکارهێنێ بۆی تەنازل بە عێراق بکە وانەیە هەوو کاتێ باشە بەڵام بەردەوامبوونی ئەو پەیوەندیانە بۆ پتەویە لەگە شایە معنای چییە معنای ئەوە نییە کە مەلا مستەفا بە زۆری بە زۆرەکان خۆی کردووە دوو حاڵەت هەیە یەکێکیان خۆ دەزانی موقعی کوردستان موقعی جغرافی کوردستان ینی بە تایبەتی باشووری کوردستان کە ئێستا ئێمەتیاین دەوڵەتانی دەوروبەری چێن ئەوانن کە بەڕاستی خەنیمی ئێمن با نەڵێن دژمنیش خەنیمی ئێمن بەردەوام وا بوون و لە ڕووی مێژوو لە ڕووی حرەکەی کوردیەوە ئەمانە دایوە ینی بە بەژەوە دووە خێری ئێمە هەڵەساون ئەمە لایەکیان ئەمە ینی تۆ کە شۆڕشێ بکەی کە حرەکەتێ بێ منفەزێکی بێ درویەکە بێ بجێکی هەبێ من وازانم فاکتەری سەرەکی دووهەم تێکەڵبوونی ئەمریکا بۆ بەمشتا و من چونکە لە نەتیجەی شکستی شۆڕش لە 1970 و قەناعەتی مەلا مستەفا بەوەی کە ئەمریکا ئەبێ لەسەر ئێمە بێتە جواب ئەو قەناعەتە هەبوو یعنی من وا تێ ئەگەم ئەم فاکتەرە لە خۆیان ڕێگەی یاوە بە مەلا مستەفا کە بە شێوەیەک بیر بکاتەوە کە بڵێ ئێمە مادام ئەمریکا لە مۆزوعەکەیە ئومێدێکی تێ ئەجینا تۆ ناکرێ یعنی وا بە سادەیی هینی ئەوە بکەی کە بڵێ وڵی مەلا مستەفا شای نەناسیوە مەلا مستەفا چۆن شای نەناسی مەلا مستەفا زۆر چاک شای ناسیوە لەم جەمهوریەتی مەهابادەوە لە شۆڕشەکانی پێشترەوە لە وەزەیەوە کە مەجبور بوو لێەوە هەڵبێ و بێتە عێراق و لە عێراقەوە بگڕێتەوە ئێران و ڕابکە بچێ بۆ سۆڤێت یعنی ئەمانەی هەموو دیوە فاکتەرێکی تری قەناعەتی واقووری مەلا مستەفا بە ئەمریکا من وازام یەکێکیان ناومێدی بوو لە سۆڤێت ئەو 12 ساڵی کە لەوێ بوو و دووهەم ئەوەی کە بەڕاستی کەسی تر لە ئارا نەبوو هەموو کەسی باسی ئەمریکای کرد و حەقیقەت واشە ئێستاش واشە و ئەویش مادام شۆڕشێکی هەبووە و ویستوێتی منفەزێکی ببێ جێگەیەک بێداڵەی بووە یا هینی بووە ئەمانە کە شا هاتۆتە پێشەوە لەگەڵ ئەوە کە من وای تێگەم ممکنەوانە بێ لەگەڵ ئەوە کە زانیوێتی هینیە بەڵام فاکتەری بوونی ئەمریکا لە مەسەلەکە کاریگەری خۆی هەبووە لەسەر ئەوەی کە چاو بنووقێنێ لە هەندێشتی تر بە ئومێدی ئەوەی کە بە شتێ بکە بەڵام نەتیجە وا دەچوو کە پێنەگەیشتین دکتۆر تۆ کاتم هێنەری شۆڕشی هێکلوبی لە واشنتن کە ئەمریکا هاتە سەرخەت کە زنجەر خۆیڵە ئەڵێ ئێمە پەیوەندی ڕاستەخۆی ئێمە لەگەڵ مەلا مستەفا ئەگەڕێتەوە بۆ ئایاری 70 ئێوە وەختەیەکە بەڵێ باشە ینی شۆڕشی ئەیلول لە ڕێگەی تۆکە نوێنەری بووی ئەمریکا لە ڕێگەی کارتی ترەوە نێتوانی واکە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئەمریکایە لە شادا ببڕێ شا لە هاوکێشەکە بێنێتە دەرەوە ئەمریکاش قبوڵی ناکرد با بۆ چوونی من
ئەمریکا ئاخر چاو لێبێت تۆ حسابی ئەمریکا سیاسەتی ئەمریکا بەرامبەر بەشا من بۆ بخێتەوە کیسینگەر بیر و بۆچوونی ئەمریکا لەسەر شاچی بوو لە ئاخریش ئاوان لێکردکە لیان کرد بەڵام بیر و بۆچوونی تۆ ئەبێ ئەمریکاش لەسەر عێراق حساب بکەی یعنی ئێمە بۆ ماوەیەکی زۆر کە من لە شەستەکانەوە نوێنەری شۆڕش بووم و لە ئەمریکا بووم ئەمریکایەکان بەڕاستی و بە ڕاشکاوی بە ئێمەیانەوت ئەیانوت ئێمە ڕاستە ئێمە ئەزانین ئێوە زوڵمتان لێکرێ ئەکوژرێن ئەبڕێن شەڕێکی زۆر ستەمکار و تون بەرامبەر بە ئێوە کراوە بەڵام ئێمە نامانەوە بە عەلەنی دژایەتی ڕژێمی عێراق بکەین هەرچەندە ئەو ڕژێمە پەسەند ناکەین ئەمە هینەکە دووهەم ئەمریکا بیری لە ڕۆژێک کردبەوە کە ئەم ڕۆڵەی کە بە ئێمەیان سپارد بوو من متاکدم بیریان لێکتۆتەوە ئەگۆڕێ چونکە ئەوان ئەیانزانی کەشا لە هیچ کات و لە هیچ زروفێکە ڕێگای ئەوە نادات کورد سەرکەوتنێکی وا بەدەست بێنێ کە لە عێراقا ببێ بە شتێکی کەورە لەبەرەوە ینی ئەوان کەمیا زۆر دووریان نزیک ئەمایان دیوە کە ڕۆژێکە بێ ئەم پەیوەندیە نامێنێ بۆ شکڵە و بەڕاستی ئەوانیش لەو بڕایە لەو هینابوون کە هاتۆتە پێشەوە شتەکە ئەوە بولاخریا چۆن سەدام لەگەڵ سەدامان ڕێکەوتن بۆ ماوەیەکی زۆر ئەمریکا لەگەڵ سەدام بە تایبەتی لە شەڕی عێراق و ئێرانە پشتگیری ئەمریکا بۆ عێراق شتێکی ئاشکرایەکە هەموو کەسەی زانێ لەبەرەوە ینی نێزانی چۆنە فاکتەری یارمەتی کورد شتێکی کاتی بووە لە هەموو وەختێکە شتێک نەبووە بەستراو بێ بە بەڵێنێکی گەورە بە دۆکیومنتێکی هین بە هاوپەیمانێتیەکی هینەوە من دایمە ئەمە وتو ئەڵێم ئەمریکا هاوپەیمان نییە لەگەڵ ئێمە ڕەنگە دۆستی ئێمە بێ بەڵام هاوپەیمان نییە هاوپەیمان ئیلتیزام دروست دەکە ئەمریکا هیچ وەختێک ئیلتیزامی نەبووە لەگەڵ ئێمە ئیلتیزامەکە ئەوە بووە کە شا کردوێتی ئەمان لە ڕێی ئەو ئیلتیزامەوە داخڵ بوون لەگەڵ ئێمە ئەمەیان بەردەوام بە ئێمە وتۆتەوە و هەر ئەمەش بوو بە سەبەبی کلیلی ئەو دەرگایی کە ئەوان بتوان لە دەواازەکەی و خۆیان دەرباز بکەن لە مۆزوع کەسنگە دابنیشێ بتوانێ ئەم قسانە بکە باشە دکتۆر بەڵام تۆ تا چۆن ئەگەر لە پەیوەندیەکانی شۆڕشی ئیلولی ئیسرائیلە کەم بەڵام سەفا بۆچی فشارێکی وای دروست نەکرد لەسەر ئیسرائیل لە کاتێکە ئەیزانی کە ئیسرائیلیش تەنها شۆڕشی ئیلول و مەلام سەفان بۆ ئەوە کە سوپای عێراقی سەرقەڵکە و ترێ ئەوە نەکەوێت پڕانی جەبهەکانەوە لەگەڵ ئیسرائیلان شەڕدا بۆ نێتوانی لۆبی جوولەکە لە ئەمریکایە بەکاربێنێ یا فشار بخات سەر دەوڵەتی ئیسرائیل کە وا بکە ئەمریکا ئیلتیزامی بەرامبەر شۆڕشی ئیلول دروست بکە بۆچی نەیکرد یا بۆچی نەیتوانێ ئەمە بۆچی نەیتوانێت چووکە بەڕاستی ئێمە ینی کاکە و شەرتۆ ئەوێ بزانی ئێمە لە شەستەکانە شۆڕشی ئەیلول لە ئەمریکا هەر نەناسرا بوو کەس نەیەزانی چییە ئێمە کەس نەیناسی بووین کەس نەیە ناسین تێگەی دوو هەم بە سەراحەت با من تۆزێ باسی ئیسرائیلیش بکەم ینی هاتوونە زۆر ئاگادار نیم بەڵام یعنی ئیسرائیل کە دائمە هینی کردو و ئەمانە کە ئێمە ئامانجێک کۆمانەکاتەوە بۆ چوونێک کۆمانەکاتەوە لەگەڵ کووردا و هیلمانەکەوەمانە ئەمە تا ئاستێک بڕی کردووە ئیسرائیل جاروباری یارمەتی ئێمەیان داوە ئیسرائیل لە ڕێگەی منەوە لە ئێرانەوە یارمەتی ئێمەیان داوە بەڵام یارمەتێکی ئەوە نەبووە ئەوەی کە جەناب و باسی کرد کیسینگەر وتوێتی ئەمە ئیتیفاق نەبووە کە ئیسرائیل سیلاحی کە لە هینیان گرتووە هەمووی بووە بە ئێمە ئەو سیلاحی مەجموعەیە سیلاح نێراوە بۆ ئێران هەمووشە لە ڕێی ئێرانەوە بووە ئێران چی یابێ بە ئێمە بەخواست و ئارزوی خۆی کردوێتی ئیسرائیل نەیتوانیوە بڵێ وەڵاهی ئێمە ئەمە ئەکەین ئەبێ ئەمە و ئەمە بگاتە هین هەروە بە عینی هین ئێمە یارمەتی مرۆیی هینی ئەو ناوی چییە دەستگا مرۆیەکان زۆریان ئەهاتن دەرمانیان بۆ ئێمە هێنە خواردنیانە هێنا کاڵایان هێنا شتیانە هێنا بۆ ئێمە نیوەی نەئەگەیشت بە ئێمە خەڵق ئەم حەقیقەتەن نازانێ ئەمریکا کەشتی نردووە هەمووی بە کوردستان نەگەیشتووە
ئێران مسایتر بووە بەسەر ئەم هینانە مەقسەدم ئەوەی کە لە دەرەوە مەسا ئێمە نوێنەرایەتیمان هەبوو من خۆم لە دەرەوە بووم ڕەحمەتی ئیسمەت بێ بوو دکتۆر مەحموود ئاگادار بووە هین بووەمانە ئیسرائیل یارمەتەیەکی ئێمە یابێ لەوانێ گۆبارێکی بۆ چاپ کردبین لەوانێ کۆبوونەوەیکی بۆ ڕێخس بین لەگەڵ سەفیری دەوڵەتەیە یاخو شتێکی وە بەڵام لە مەسیاتر ئیسرائیلیی بۆ ئێمە نەکردەوە ڕستیتەوە هین بکەین لەوانەیە خەبیرێکیان نردبێت کە خەبیری زراعی مەسەلا بێ لە کوردستان هاوکاریەکمان بکە بەڵام ئێمە ئەو وەختەش دام و دەستگای ئەومان نەبووە کە ئیسپادە لەوە سود لە وەربگرین ینی خۆگومان لەوە نییە ینی بەڕاستی شتەکە ینی ئەمە بۆ خۆڵێن هێنێکی ئاشکرایە کە ئیسرائیل ئاگادار و پەیوەندی هەبووە لەگەڵ شۆڕشی ئەیلول و سەرکردایەتی شۆڕشی ئەیلول و بزوتنەوەی کورد بەڵام یعنی ئاستی ئەو یارمەتیە و ئاستی ئەو هینە ئەوە نییە کە خەڵق تەسەورێکە و خۆی هینی بووەکە باسی واکرێت هەر لە مەلا مستەفاوە هەتاکو و چێ و سەردانی ئیسرائیلیان کردو هاتوچوان کردو هینیان کردوەمانە بەڵام ئەمە نابێت بەوە لێک بوویرێتەوە بەوە بنووسێکەوەڵە ئێمە پەیوەندی و ڕێکەوتنێک و تێگەیشتنێکی تۆکمە و تونگ و تۆڵمان هەبوو لەگەڵ ئیسرائیل و یارمەتی ئیسرائیل بەلێ شاو گەیشت بێ بە شۆڕشی کورد شتی وە نەبووە ئەوە نەی من ئاگادار بووم زۆر باشە دو پرسیارە لێ بکەم ئەوانەی کە چاپەکەوتن لەگەڵ کردوون بۆم دۆکمنتاری هەمویان لە دو پرسیارە و پرسیارم لێ کردووە لە نێوان ئاژ بەتاڵ و ئەو مستەڵەحە شاوی کە ئێستا باوە لەناو کوردە و لە نێوان درێژەدان بە شۆڕش مەلا مستەفایش ڕێگەیەکی لەبەردەما بوو یان مەلا مستەفا ئەیتوانی بەبێ ئێران درێژە بە شۆڕش با لە کاتێکە دامێکی مادی باش کراوە پێشتر وەکو کیسنجەر پێمانەڵێڵێ لەم ئاخریانەیە دامی ئێران بە تەنها بۆ مەلا مستەفا گەیشت بوو بە 75 ملیۆن دۆلار جگە لە زەخیەکە ئەنی بم دامانەوە بۆ چەکانی کە هەی بوو ئایا مەلا مستەفا نەیەتوانێت درێژە بە شۆڕش بە مەلا مستەفا ئەگەر تۆ باسی فاکتەری دارایی بکەی ئەوە مشکلە نەبوو وەکۆڵێم من ئاگادار بووم کە ئەو پارەی کە ئەچوو بۆ ناو شۆڕش مانگانە پارەی تری کە هین ئەکرامانە بڕوان ناکەم لەو ڕوانگەیەوە شۆڕش کێشێکی گەورەی دارایی هەبوایە ئەگەر مقاومە بکرێ لە ناحیەی لۆجستیەوە مەسلەی چەک و ئەمانە هەموو هینە بازەکرێ تەبیعی ئەوە سەلیقە هەبووە کە پێشەوەی هەموو بێن بۆ ئێران باش ڕێکەوتنی جەزائیر یعنی هەتاکو سی نیسان بواری ئەوە هەبووە کە ئەو چەک و تەقەمەنی وشتانێک کە ئێمە هەمان بووە بشارێتەوە حەشار بێرێ و لە جێیەک و بۆ کاتی تەنگانە سێ هەم ئێمە لە ئێران کە زانیمە ئێمە 6 مانگ لە ئێران دانیشت بووین لە ڕادیۆی جۆمان لێ بوو کە اتفاقی جەزائیر کراوە من خۆم لە خزمەت مەلا مستەفا و وەزام دکتۆر مەحموود لەوێ بوو نەزانم چی تری لێ بوو لەو جێگەی کە تەخسیس کرابوو بۆ مەلا مستەفا دانیشت بووین جۆمان لێ بوومان ئێمە لەو ڕۆژەوە کەوتینە ئامادە باشی بۆ مقاومە من لە ماڵی خۆمە لە تاران ماڵیشان بۆ گرتم و محکومەوەی کە دایمە لێ وەکو شۆڕش لاسل چیم هەبوو کەسێکم بۆ تەرخان کرابوو کەچی لای خۆمان بەردەوام من پەیوەندیم هەبووە لەگەڵ مەقەڕی مەلا مستەفا و هین و هەمانە لە ڕێگەی ئەو لاستێکەوە هەتا ڕۆژی 12 مانگ ڕۆژێک پاش ئەوەی کە شاماندی کە 11 ئازار بوو ئەمر لە خۆیان حسابێکی خۆی هەیە مەلا مستەفا گەڕایەوە بۆ کوردستان هەتا ئەو کاتە بڕیاری مقاومە بەردەوام بوو تەنانەت ئێمە بە بروسکە و بە خەبەرناردن و بەشتیە مثالێکی لەوانەی کە من لە خەیاڵمە لە بیرمەوە لە 900 تەن ئاردمان هین کردبوو کە تەخسیس بکرێ بۆ هەندێکێکەوە وەکو خۆر ئەمە ناحی لۆجستی وەمانە لەبەرەوە ئەمانە وا ئەزانم کی لە خۆیان ناکێشە نەبوون کێشەیەکی سەرەکی من وا ئەزانم مەسلەی مەلا مستەفا یعنی تۆ بیرکردنەوەی مەلا مستەفا باس کرد بیرکردنەوەی مەلا مستەفا ڕەنگە لە دووشتا هین بوو بێ
مەلا مستەفا خۆی حەقیقەت تۆزێ مشکلەی سەحەتی هەبوو قاچی تەواو نەبوو ئەمە من لەوێ نەبووم ئەڵێن ئەو توێتی من ناتوانم ئەوەی جاران ئەم کرد بە سواری ئەسپەوە هەرشەوە لە جێیەک بووم و هین بوومانە گوایە ئەگەر خەڵکی تر ئەیەوێ مقاومەکە بابیکە بەڵام لە مەسادری تر هەیە ئەڵێن ئەو ڕێگەی ناوە بە هەندێکیان مەساوکو ئەسعات خۆشەوی کە داوای کردووە مقاومەکە ئەڵێن ئەمە ویستومە خوێنووەتەوە ئەڵێن ئەو پێی وتووە مقاومەکە مەسەلا گوایە لەگەڵ ڕەحمەتی ئیبراهیم محمەد دانیشتۆ و هینیان کردووەمانە چۆن ڕێکەوتون حەڤەی مانگ عێراق وەڵامی داوەتەوە ئاخرەوە بوو پەیوەندی کرا لەگەڵ عێراق کە دانوستان ببێ و گفتوگۆیەکە بێ ئەمانە حەڤەی مانگ عێراق وەڵامی داوەتەوە بە ڕەتکردنەوەی هەموو شتێک توێتی ئێوە ئەبێت تەسلیم بن ڕێککەوتن و ئەمانە نییە هەژدەی مانگ مەلا مستەفا بەتەواوی وازان قەراریەوە کە مقاومە نەکرێت عەجەبا ئەمەی عێراق کەوا ئیتر مەجالێک نییە لە عێراق دوو هەم چەند حاڵەتی سەحەتی خۆی چەند خۆی بە پێویست زانیوە وەکو سەرکردەی مقاومە عەجەبا بیری لەوە کردوەوە کە کەسی کە پێیەکرێ ئەمانە هەموو پرسیارە ئەبێ هەیە نازم جواب بێتەوە یاننا بەڵام لەوانەش بەولاوە چونکە من خۆم ئاگاداری ئەوە بووم چونکە هەتاکو و چەند ڕۆژێکیش پاش ئیتیفاقی ئازار ئێمە پەیوەندیمان لەگەڵ ئەمریکیەکان لە ڕێگەی منەوە لە تاران پەیوەندیمان هەبوو و ئەو هەر بە ئومێد بوو هەتا من خۆم سەفەرم کرد بۆ کوردستان شەوێکیان زۆر بە پەرۆشەوە داوای کرد من بچمە خزمەتی پرسی لێم دی ئاخر شت چییە ئەمە پاژەوەی کە ئیتیفاقیەکە بوو ئێمە شاماندی و هین بوومانە گەڕایەوە 12مان گەڕایەوە بۆ کوردستان وتم هیچی تازە نییە ئەوان بەڕاستی هیچیان پێ نییە و ناتوانین هیچ شتێکیش بە ئێمە بڵێن کە ئومێد بەخش بێ بۆ ئێمە عەجەبا ئیتر ئەمانە هەمووی کاریگەر بوون لەسەر ئەوەی کە ئەو قەراری مقاومە بە چەند توانیوێتی بیکات چەند توانیوێتی نەکە تەنانەت من وازم ئەمە خۆی جێچێکە لەو شتانی کە ڕەنگە پێویست بێ زۆر قوڵ خەڵق بچێتە ناوێ بۆی ڕاستێکان هەمووی دەبکێ بەسەکانە خۆش سپاس بۆ